نهاجم مداريا مع مستا عبد الكريم حاجي كديان دائما كوميتانا بندية بارتيا ديمقراطية كردستان لبري كوز بري خود مجموعة خازم داوين بيشوچون كونغر ببيرا بينم پروسا دنگدانش بوی هلبجاردنا اندام کمیته بندیه پارتیا دموکرات کردستان دست بکریا سرک برزانی بخوا دنگ ده پروسه دایا 126 کسان خوش بوی کمیته بندی بر بجیر کرنا جوا 126 شان 41 کس و ورنا هلبجاردن سیستم نوی رخصنی پارتیا دموکرات کردستان سروکا جیگرین سروک پوستا مكتب سياسي نامني جمع بارتي ديمقراطي كردستان ج دسته که وری پیکانین دسته که پنج کسی یک به سروک دسته لسر استان بجن کمیته نابندی کو بری سرکردایتی بونها دوی کنگره ده نوی بو کمیته نابندی پارتیا دموکرات کردستان جه اندامن کمیته نابندی یا پارتیا دموکرات کردستان یک ورنه هلبجاردن جوی داره اندامن مکتب سیاسی ورنه هلبجاردن مکتب سیاسی اولی کوکا دسته که لیوری تشتغل به مکتب سیاسی راست نامینه او جینمای بلکو دسته و بمنه او جی پنج کسیه انگو جو 15 حتی ببرنش 15 حتی 17 کسان و ابن اندام پولبریا پدکا جو 17 کسان 15 و 17 کسان پنج کسی ابن اندام دسته یک جابه سروک دسته لشونه بجن پست سکرتیر پارتیا مکتب سیاسی سكرتير مكتبة سياسية بارتي ديمقراطي كردستان نهاجي ما مستعد عبد الكريم ما بره خدای جمعي ما مستعد عبد الكريم تخازم تجي قوتناتا شروباتا نرخاناتش كونغري بارتي لكو في اواي هاي سركبتي هاتي الدارخستن تشيو اف كونغري بارتي دريا في كونغري را شويل دارخستن گوهارتنا كو تيدا شكلي پروگراما بيكو شوي كونغر چنامه كجبوي ناحزنا بجن دسبيك بارتي وكردان شيانده دسبيك فيروزباهي الجناب سروك ومالبات الشهيد ريبازا برزانية نمر وحموم الذي كرد هرشار بارتي كردستاني اندامي كونغركم سركتنا في كونغريها ابراسي جي اب كونغريها نبس تاني قلي كرد كردستانا عراقي جابنيري يبو ليبلي على العراق خوجي وهو قلي كرد هرشار بارتي هذا وتبدرا كرد هرشار بارتي كردستاني جابري في كونغريها بون جبر اب كونغريها قال لك جرين بود في صدمه دا دي دماغ هاتا ايدان شيء روشا كو كردستان تيرا درباس بي يعني روشا عراقي بشتي تيرا درباس بي جبر اف فاتيها فاتيكا يكمين اقول كردستانا عراقي هاتا اباترن بن جابيريا بابين توا كرد برزانيه نمر و اف فاتیه هاجی پشکدار بو سرکیشا گلک شورشا کربو شورشا برزانی نمریا دوا یا و شورشا ایدوله شورشا گلانه سرهلدانا کردستانا عراقی چه کرنا دامزراندنا یکمین حکومتا کردستانی و هلبجارتنی حاتن چه کرن يبرر كي قال ما هرشا ما مستعد عبد الكريم بس دنجتا قالك كيم دقيقة ما مستعجلت النظام اللي جمن شفته مقو أب كونغريها قال لك جرينبو جبر قال لك خالة يكجي بارتيا يكمين كردستان دهاتا كردستان باشور دهاتا دامزراندن بسركيشيا بابين توا كرد برزاني نمر مو بشكداريا سرکیشیا وی پارتیا ها شورش گو هاتن شورش برزان یا شورش ایلول شورش گلانه اتفاقیه آدار سرهندانا نوتو یکی دامزران حکومت نوتو دوا و جاتنی کو هات نکرین جبر وی یکی او پارتیا ها پارتی کا یکمین السر آستی عراقی بگشتی یا کردی گو ایرو جابری او امید ملت ما وی ریبازه ها هاتنا گریدان و هیویا کا مزن لسر وی کونگری و جناب سروکا گو اب کونگری ها هیویا ما اوا
بۆ سەرکەت و جهێ هێبیەیە جەم گەلێمە میشت. باشە مامۆستا عەبدولکەریم بێ دەرێ ینی ئەگەرم بێن لەسەر هەمان پرس ئارەستەی مامۆستا هوشەنگی کرد وەکو پەدەکەسە و ئەنەکەسەک و بەرێوا لە کۆنگرەیانی پێویستە چ بکەن گۆ چ جۆ بە چ ڕەنگی سوودێژێ کۆنگرێ پارتی وەرگرن و ئاوای سەرکەوتی هاتیێلدارخستن پرۆگرام ئاوایە ئەم بژن دەوڵەمەند ڕێک و پێکی هاتی دارخستن ئارمانجر کوات نەدەست نیشانکردن ینی پێویستانەکەسە و پەدەکەسە چ بکەن هەتاوجی سوودێ وەرگرن. ڕاستە بەس ئیرۆ ڕەوشە کوردستانە سووریا نەوەک کوردستانە ڕەوشا کوردستانە عراقی بۆ ئیرۆ تێرە دەربازی کوردستانە عراقی ئیرۆ پارتیا دموکراتە کوردستان ئیرۆ بهترین دەنگ ئانین سەرئاستێ کوردستانێک بەرلەمان دەبێت چ بەرلەمانی کوردستانی دەبێت چ بەرلەمانی عراقی دەبێت ڕەوشامەیە یا دایەش ڕەوشا کوردستانە سووریا بەس و ئەم وەک پارتیا برا پارتیا دموکراتە کوردستان عراقی ئەم خۆدبینین گۆ ئەم دی چقلەی دارەکەنەوە ئەمێ سوودێ ئەم هەردوو پارتیژی ئەم ژێ ڕێبازە ها ژێ کانیە هات بخۆن و ئەمێ کار و خەباتە خۆ بکەن سەرڕەحنکە vê rêbazê û me kar bikin bo em Sûdê jê bibînî ji kongirê wana bîn û herdem jî em Sûdê ji wa dibînin û em bi kongirê meclisê jî kongirê meclisê jî ew jî kar jê re têkirin bo nêzîkirîn wext ew kongir jî werê girêdan em tev dizanin got kongirê meclisê nehate girêdan sedema gelek sedem hebûn watengiyê got hatin çêkirin ji aliyê peyedê ji girêdana vî kongirê hare. مامۆستا عەبدولکەریم حاجی ینی me bên li ser şێwەیە هەڵبژاردنا سەرۆک دەماک و خۆست داوین کۆنگر بێ وەرێ وێ دەبێ جواب خاترێەوە ئیدی نەبێ سەرۆک لێ ڕژبوونا جەماوەر لەسەر پچڕەنگی بوو زێدەبوونا ڕێژەیە ژنان دێ سەرکردایەتیەدا ئەم بێژن ئەv چواتەیەک ژێرەتێ و بتایبەتی ڕژبوون لەسەر جارێکەدی دانا باوەریە سەرۆک بەرزانی سەرۆک بەرزانی بە vê ڕژبوونێ vê باوەریە و پێ هاتیەدان جارێکەدی تەکەسکردن هەرچەندە دڵخۆشییا خۆداخویاکردن یعنی چ تێ پێشبینیکردن پێشەڕۆژ دە پارتی چ مافێن زێدە ji بۆی کوردان دەستە بەر بکەی. هێوی و ئومیدا gelê Kurd her çar parçeyê Kurdistanê de îro cenabê serokê ji bo vê yekê jî me riştbûna endamê kongir li ser hebûna cenabê serokê di nav rêzên partî de û serkêşiya wê dike tiştekî giring e û pêwîst e divê qunaxa got îro Kurdistana Iraqê bi şêweyekî taybet û Iraq bi şêweyekî giştî got tê re derbas dibe. Ji ber em heger bixwînin divê dema got hilbijartinên Iraqê giştî çêbûn dîsere çareserkirin û pêkanîna hikûmeta Iraqê li hewlêrê û li cem cenabê serok bû. û ev mesela jina rêjeya jina li wir ew jî delîla got inu partîka cemahîriya her kesekî Kurd çi jin bê çi xort bê çi pîrekal bê cihê xwe di hundirûyê vê partiya hada dibîne. Ji bo vê yekê em dibêjin inu ev karê ev bernamicê got kongir li ser hata avakirin me giring e got her partîka Kurdî Kurdistanî got baweriyê vê rêbazê têne rêbaza netewî ew jî feydê û sûdê jê bike got em karibin her partîka got ji vê kehniyê jî avê bixwe em karibin di kongirê me de jiyê bê got em sûdê jê bibînin. باشە مامۆستا عەبدولکەریم یانی لێ دەرێ ئەم بێن لەسەر نامێن نەهایەک و پارتی دوێ جارێت کۆنگرێ خۆدا خۆست و بەڵا بگهێنێ شێوەیەک خستنێ شێوەیە پرۆگرامی شێوەیە هەڵبژاردنێ ینی بە چ ڕەنگی ئەنگۆ نامێن سەرەکە ژێ تەوای ئالیان ڕەچوول بە چ ڕەنگی ئەو نامەشیاندن باندۆرە سەرکەفتنە کۆنگرێ چواردەهانێ پارتی دیموکراتی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانیان بێژن سەر ئاستا کوردستانی
بتایبەتی لەسەر ڕۆژاوای کوردستانەوەی بچبێ دەنگ قوتب الجەمن بەس شتێمیشتا گوهات مامۆستا باندۆرە سەرکەوتنا کۆنگرێ 14 هەنێ پارتی دیموکراتی کوردستان لەسەر هەر 4 پارچەن کوردستان سێ پارچەن دنیە کوردستانیان بێژن بە تایبەتی ڕۆژاوای کوردستانەوەی چبێ بەێ مگۆ دەستپێکا گوتنا خۆدە مگۆ نە بەس کوردستانە عراقی گەلێ کوردی کوێ دەرێ جاوەڕێی سەرکەوتنا کۆنگرە یان عراقی تەنێ هەر 4 پارچەی کوردستانی ئەو چاوەڕێی سەرکەوتنا کۆنگرن و ژبەر کۆنگر تێگرێدان کۆنگرێ پارتیکێ گۆ ئەو پارتی سەرکێشیە باوێ نەتەوا کورد بەرزانیە نەمر هاتیە دامەزراندن و ئیرۆژی لپەی جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی ئەو سەرکێشیە وێڕێ بازە هاتکێ وام تەڤژی ئەم هەر ئێگۆ دخوازێ کۆنگر سەر بکەوێژی ئەو بهترین ملەتێ منە و تا ئێگۆ نەحەزجی هێویەوە بوون ئۆمیدێوا بوون بۆ کۆنگر سەر نەکەوێ یان وێ تشنێدی وێت کۆنگر دەچێ بن ئەو ئۆمیدێواژی هەموو هاتن بەرئاویتکردن بە هەبوونا جەنابێ سەرۆک هەبوونا جەنابێ سەرۆک خۆرتبوونا پارتیا دیموکراتە کوردستان عراقی خۆرتبوونا گەلێ کوردە هەر 4 پارچەی کوردستانیدا ئەو ناسناما گەلێ کووردە ڕێبازا بەرزانیە نەمر ئەو ڕێبازەها قاسی گۆبسەر بکەوێ وێولۆ قەدیا مەژی بێ ڕەنگیها هەر 4 پارچەی کوردستانی دەبسەر بکەبن